ئێران دەوڵەتێکی فرەنەتەوە و ئاین و ئاینزایە، بەڵام ڕژێمەکەی ئێستای بە گوتەی ئاگایانی سیاسی دەخوازێ هەموو لایەک لەژێر چەتری شیعەگەراییدا کۆبکاتەوە، هەرچەندە تاکو ئێستا توانیوێتی کێشەی ئاینزایی لە وڵاتە بە بێدەنگی کرد بکات. لەو باوەڕەدان ئەگەر هەرچ پێگەیەک بدەن بە سوننەکان نەهێنی زۆریان دەست دەکەوێت و لەگەڵ وڵاتانی سوننەدا ئاڵوێری دەکەن. گومانی تونڕەوی لە پاڵ ئەو ئاینزایەدا هەیە. ئەوە وەک بەهانەیەک بەکاری دێنن یاخود هۆکاری خۆیان هەیە. بەڵام ئەوە حەقیقەتێکە، هەرچەندە بەکەمی ئێرانی لەوە دەگەن کە لە نێو فارزدا سوننە هەبن. بەلوچەکان و تورکمانەکان و کوردەکان سوننین. ئێران لە دەرەوەی وڵاتەکەی کۆمەک بە شیعەکان دەکات لە هەر کوێ بن، تەنانەت کۆمەکی گروپێکی وەکو حەماس لە دژی ئیسرائیل دەکات کە سوننن. بەڵام لە تاران ڕێگە نادات سوننەکان مزگەوتێکیان هەبێت. لە هەمبەریکردنی سوننەکانی ئیران لەگەڵ مەسیحی و جوولەکەکان ئەوان ئازادیان زیاترە، سەرەڕای ئەوەی کە ژمارەی دانیشتوانی سوننەکان زیاترە. بۆ نمونە لە تەهران ڕێگەیان نەداوە مزگەوتیان هەبێت کە لەوێ لە ملیۆنێک زیاترن. ئەوان نوێژ لە ماڵەکانیاندا دەکەن و هیچ خزمەت گوزاریەکی حکومی نایگرێتەوە. لە بەرامبەردا جوولەکە و کریسیانەکان کلێسە و سینەگۆگیان هەیە. کورد یەکێکە لە نەتەوە گەورەکانی ئێران کە چاوی لە مافی نەتەوەییە لەو وڵاتەی پێناچێت کێکی دەسەڵات لەگەڵ کووردا بەش بکات، وەک نەتەوەیەکی غەیرە فارس و وەک ئاینزایەکی سونەش. کوردستانی ئێران وانە هەلمانین و نەتەوەین، گروپێکی جیهادی سەلەفی بچووک هەیە، بەڵام ئەوانیش لە عێراقەوە هاتوون پاشەوەی ئەمریکا لە ساڵی 2003 لە عێراق لە بارگاکانی ئەنسارولئیسلامیدا. تا دێ ئێران لە خەونی هیلالی شیعە لە خۆرهەڵاتی ناوەڕاست نزیگە بێتەوە و هەوڵ دەدات پێگەی بەهێزتر بکات. ئیدی سەرڕای ئەوەی لە نێو خۆی وڵاتەکەی خەڵکەکەی بەدەست قورسی ژیانەوە دەناڵێن و ناو بە ناو شەقام پڕەکەن لە دەنجی ناڕەزایەتی. هەرز گۆڕانکاریەک ڕوو بدات دەبێت لە نێو خۆی ئێرانەوە ڕوو بدات. ئەگەر بەهۆی دەستێوەردانی دەرەوە ڕوو بدات ئەوە هاوشێوەی ئەو دەستێوەردانانەی تر دەبێت کە شکستیان خواردووە وەک لە عێراق، سووریا و لیبیا. هێشتا جوڵەی ناڕازی لە ئێراندا کە ناوبەناو ڕوو دەدات، ئۆپۆزیسیۆنێکیش کە لە دەرەوە تا ئێستا سەرکەوتوو نەبووە، داخۆ بڕستی ئەویان تێدا بێت ڕژێمێ بگۆڕن کە زۆر لە چاودێرە بەردەوام چاو لە بەهێزبوونی دەکەن. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا، واشنگتن.